بەردەم نەتەوە یەکگرتوەکان لە نیویۆرک ئێرانیەکانی تاڕاگە خۆپیشاندانی ناڕزایەتی لەوەی سەرۆکی ئێران ئیبراهیم ڕەئیسی لەو کۆبوونەوەیەدا کە 193 وڵات تایدا بەشدارە وتارەدات. زۆرێک لەم خەڵکە ناڕازیانە بە هەزاران کیلۆمەتریان بڕیوە تاوەکو ڕای ناخی خۆیان لە بەردەم نەتەوە یەکگرتوەکاندا هەڵڕێژن. بە هەزاران خەڵکی ئەمریکایی بەڕەچەڵەک ئێرانی لە چ ویلایەتەوە هاتوون بۆ نیویۆرک و بەردەم نەتەوە یەکگرتوەکان بۆ ئەوەی پێیان بڵێن کە ئیبراهیم ڕەئیسی پەیوەندی بە نەتەوە یەکگرتوەکانەوە نییە و ئەو بکوژە و پێویستە دادگایی بکرێت. خاڵەکی دی تەرخانکردنی 6 میلیارد دلار بۆ ڕەئیسی کە سپۆنسەری تۆرۆریزمە جێگای شەرمە، چونکە ئەو پارەیە بۆ خەڵکی ئێران نییە و خزمەت بە مانەوەی ئەو ڕژێمە دەکات. ئەو نوێنەری خەڵکی ئێران نییە و بکوژە. نازانم چۆن ڕێگەیان پێداوە بێت بۆ ئێرە. پێویست بۆ خودی خۆی لە سێدارە بدرێت، نەک بێت لێرە لەو شوێنە وتار بدات. خستنە ڕووی قوربانیەکانی دەستی ڕژێمی ئێران کاریگەرە. دوا قوربانیەکانیش خوێنڕشتنی ئەو کوڕ و کچانەی چەرمانجی ڕابردووی خۆپیشاندانەکانی ئێران بوو کە سەرقافڵەکەیان کچە کوردە سەقزەکە بوو ژینە ئەمینی. لای نەوەی نوێی ئێرانی ئەمریکایەکان هەر چیرۆکێکی ئەوانە ناخەژێنە. بەشدار بووم لە خۆپیشاندانەکە. زۆر بابەت هەستیارن و دەجوڵێنێت. هەندێک جار گریام. هەر کات کەسانێک باز لەوە دەکەن کەسێکی ئازیزیان تیاچووە وام لێ دێت وەک ئەو خێزانە ناڕەحەت بم. من لە شاری داڵاسی تێکساسەوە هاتووم. پشگیری سەرسەختی خێزانەکەم و وڵاتەکەم ئێران دەکەم. ئێستانەوەیەکی نوێی ئازاد هاتۆتە ئاراوە و ڕابوونێک لە ئارادایە بۆ هێنانەکایی دیموکراسیەت. نەتەوە یەکگرتوەکان چەتێکی دیبلۆماسی وڵاتانی دنیاە. ئیدی وتادانی سەرۆکەکان مافێکە و پێیان دراوە. داخۆ بیرروڕای هاوڵاتیەکانیان هیچ لەو ڕێو شوێنە دیبلۆماسیە دەگۆڕێت. من لە ئۆهایۆ دەژیم. لەگەڵ هاوسەرەکەم هاتوین بۆ نیویۆرک بۆ ئەوەی بەشداری خۆپیشاندانەکە بکەین. لێرە خەڵکێکی زۆر دەنگیان هەڵبڕیوە تا بەرپرسانی جیهان و ڕەئیسیش بیبستێت کە بڵێن ئەو نوێنەرایەتی ئێران ناکات. کۆبوونەوەی نەتەوە یەکگرتوەکان لە نێوان سەرکردەی وڵاتەکانە بەڕێوە دەچێت. ئیدی ڕەنگە ئەو سەرکردانە ڕووسول بوون کە لە دەرەوەی ئەو کۆبوونەوە دیبلۆماسیە گوێیان لە نەعرەتەی دەنگی ناڕازی هاو نیشتیمانیەکانیان نابێت. یەحیا بەرزەنجی دەنگی ئەمریکا، نیویۆرک.